سڵاتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار بنە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هێرشی هێزەکانی سوپای پاسداران بۆ سەر ئاژەڵدارانی گوندی سوورکانی شنۆ، سەپاندنی سزای ئەعدام و زیندان بەسەر دوو تۆمەتباری دیکەی پەروەندەی نیان چەلەبیان، دابەزینی ئاستیاوی مەخزەنی بەنجاوەکانی بۆکان و مەهاباد، ڕەونەقی بازاڕی دەرمانی بێکوالەتی لە بازاڕی ڕەشی پارێزگای ورمێ، ناڕزایەتی کرێکارانی فەزای سەوزی ئەرکان سالز لە کارون، کۆبوونەوەی کەشاوەرزانی بەرهەمهێنەری گەنەم لە ئێرانشار و خۆپێشاندانی خەڵکی ئیسرائیل بۆ پشتیوانی لە خەڵکی لێقۆماوی غەزە. هێرشی هێزەکانی سوپای پاسداران بۆ سەر ئاژەڵدارانی گوندی سوورکانی شنۆ. ئێوارەی ڕۆژی چوارشەممە یەکی گەلاوێژ هێزەکانی سوپای پاسداران هێرشیان کردە سەر ئاژەڵدارانی گوندی سوورکانی سەر بە شارستانی شنۆ و کۆمەڵێک لە مەڕ و ماڵاتەکانیان زەوت کرد. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو گوندە ناوچەیەکی سنووری نییە تاکو سوپای پاسداران بیانووی قاچاقی ئاژەڵی بۆ بێنێتەوە، بەڵام سەرکوتگەرانی حکوومەت بەبێ هۆکار هێرشیان کردووەتە سەر ئاژەڵداران و کۆمەڵێک لە مەڕ و ماڵاتی خەڵکیان زەوت کردووە. سەپاندنی سزای زیندان و ئیعدام بەسەر دوو تۆمەتباری دیکەی پەروەندەی نیان چەلەبیان. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، دەستگیرانی باوکی نیان چەلەبیان بە ئیعدام لە پێشچاوی خەڵک و دایکی بە زیندانی هەساهەسایی سزا درراوە. هەفتەی ڕابردوو ئیلیا خەلیفزادە بە تۆمەتی دەستدرێژی سەکسی بۆ سەر نیان چەلەبیان لە پێشچاوی خەڵک لە شاری بۆکانی ئیعدام کرا. دوو تۆمەتباری دیکە و پەروەندە واتە دەستگیرانی باوکی نیان بە ئیعدام لە پێشچاوی خەڵک مەحکوم کراوە و دایکی ئەو ژنەش بە هاوکاری لە کوشتن تۆمەتبار و بە زیندانی هەساهەسایی سزا درراوە. هەروەها تۆمەتبارێکی دیکەش بە 1 ساڵ و 6 مانگ زیندان مەحکوم کراوە. دابەزینی ئاستیاوی مەخزەنی بەنجاوەکانی بۆکان و مەهاباد. بە وتەی بەرپرسانی ئاو و ئاوەڕۆی پارێزگای ورمێ، ئاستی مەخزەنی بەنجاوەکانی بۆکان و مەهاباد بە ڕێژێکی بەرچاو دابەزیوە و ڕێژەی مەصرەفی ئاو لە شاری ورمێ بۆ 6 ملیۆن متری چوارگۆشە هەڵکشاوە. لەتیف خوشسیرات لە وتوێژ لەگەڵ مێدیاکاندا وتی ئێران ماوەی 5 ساڵە گیرۆدەی وشکە ساڵی سەخت بووە و گۆڕانکاریەکانی کەشوهەوا و نەبارینی باران و بەفر تۆخەکەی ئاڵۆزتر کردووە. بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ کێشەی کەماوی ئەبێ ڕێژەی مەصرەفی بنەماڵەکان دابەزێت و خەڵک هاوکاری بکەن. سەرانەی مەصرەفی ئاو لە شاری ورمێ بۆ 6 ملیۆن متری چوارگۆشە چوەتە سەرەوە و ئەگەر کەم نەکرێتەوە دانیشتووانی ئەو گەورە شارە لەگەڵ کێشەی بێئاوی بەڕۆڕوو دەبنەوە. ڕەونەقی بازاڕی دەرمانی بێکوالەتی لە بازاڕی ڕەشی پارێزگای ورمێ. ئەنجامی کۆمسیۆنی بەهداشت و دەرمانی مەجلسی کۆماری ئیسلامی ڕاگەیاند کەمی دەرمان لە بازار خەڵکی وەزاڵە هاوردووە و لە بەرامبەردا بازاڕی دەرمانی هاوردەکراوی بێکوالەتی ڕەونەقی گرتووە و گیانی هاونیشتیمانیانی خستووەتە مەترسیەوە. بە وتەی سەلام ستوودە، خەڵک بەدەست سیستەمی بەهداشت و دەرمانەوە ناڕازین و ژێرخانەکان کۆن و پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە. بۆ هاوردەکردنی دەرمانی باش لەگەڵ نەبوونی ئەرزی دەوڵەتی و گەماروەکانی ئەمریکا و ئەوروپا بەرەڕوو بووینەتەوە. نزیک بە 30,000 پزیشکی عمومی لەو پارێزگایە بوونیان هەیە کە بە دوای دانانی مەتەبی خصوصین و حازر نین لە ناوەندە دەوڵەتیەکاندا کار بکەن. هەروەها ناوەندە دەرمانیەکان لە زۆربەی شارستان و گوندەکان لەگەڵ کەمی کادری دەرمان و پزیشک بەرەڕوون و خەڵک ناچارن سەردانی گەورە شارەکانی ئێران بکەن. بە وتەی نوێنەری مەهاباد لە مەجلیس، 75% بنکە دەرمانیەکانی پارێزگای ورمێ ئێجارەییە و وێڕای کۆنبوونی ساختمانەکان لە ئیمکاناتی دەرمانی و ئامێری پزیشکی بێبەشن. نەبوونی ئیمکاناتی دەرمانی سیستمی بەهداشتی تووشی کێشە کردووە و تەندروستی کۆمەڵگەی خستووەتە مەترسیەوە.
ناڕوونی چارەنووسی پویا قۆبادی بەندکراوی سیاسی خەڵکی سۆنقۆڕ. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیەران، چارەنووسی پویا قۆبادی بەندکراوی سیاسی محکوم بە ئیعدام پاش هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی یەڤین بە ناڕوونی مەوەتەوە و بنەماڵەکەی داوای ڕوونکردنەوەی دۆخی تەندروستی دەکەن. مانگی بە فرەمباری ساڵی 1402 پویا قۆبادی دەست بەسەر و سەرەتا بۆ بەندی 209 زیندانی ئەڤین و پاش ئەشکەنجەی سەخت بۆ بەندی گشتی گوازرایەوە. ناوبرا و هاوڕێی لەگەڵ 6 بەندکراوی سیاسی دیکە بەناوەکانی سەید محەممەد تەقەوی، مۆشتەبا تەقەوی، بابەک عەلیپور، وەحید بەنی عامریان، عەلی دانشوەرکار و ئەبولحەسەن مۆنتەزر لە پەروەندەیەکی هاوبەشدا لەلایەن لەقی 26 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی ئەفشاری بە تۆمەتەکانی هەوڵی تێکدانی ئەمنیەتی وڵات، تەبلیغ دژی نیزام، ئەنجامەتی لە گروپە دژبەرەکانی نیزام و تێکدانی ئەمواڵی گشتی بە ئیعدام محکوم کراون. پویا قۆبادی لە ساڵی 97 هەتاویش جارێکی دیکە دەست بەسەر و بە دوای 1 ساڵ بەندکران بە تۆمەتی محاربە بە 10 ساڵ زیندان سزادرا بوو. ئازادی فواد مۆرادی بە دانانی وەسێقە لە زیندانی دیواندەرە. ڕۆژی چوارشەممە 1 گەلاوێژ فواد مۆرادی شارۆمەندی بەندکراو لە زیندانی دیواندەرە بە دانانی وەسێقە ئازاد کرا. ڕۆژی 25 جۆزەردانی ئەمساڵ فواد مۆرادی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی شارانفەری سنە ڕاگوێزرا. ناوبرا و پاش لێپرسینەوە بۆ زیندانی دیواندەرە گوازرایەوە و ڕۆژی ڕابردوو بە دانانی وەسێقە لە زیندان ئازاد کرا. ناڕزایەتی کرێکارانی فەزای سۆزی ئەرکان سالێز لە کارون. ڕۆژی چوارشەممە 1 گەلاوێژ کرێکارانی ئەرکان سالسی شاغەڵە لە ناوچەیە نیۆسایدی کارون دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. کرێکاران لە ئاست جیاوازی و کارکردن لە گەرمای سەروی پەنجاب پلەدا ناڕازین و دەڵێن بەرپرسانی شرکەت لە گەرمای سەختی هاویندا هیچ ئیمکاناتێکی ڕەفاهیان بۆ کرێکاران دابین نەکردووە. کرێکارانی ناڕازی داوایان لە بەرپرسانی شرکەت کرد بایەخ بە تەندروستی پێرسۆنەلی فەزای سۆز بدەن و گیانیان نەخەنە مەترسیەوە. کۆبوونەوەی کەشاوەرزانی بەرهەمهێنەری گەنم لە ئێرانشار. کەشاوەرزانی بەرهەمهێنەری گەنم لە ئێرانشار ڕۆژی چوارشەممە 1 گەلاوێژ دژ بە نەزانی پارەی گەنمەکانیان لەلایەن دەوڵەتەوە ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی جوتیارانی ناڕازی، دەوڵەت نیوەی پارەی گەنمەکانی پەرداخت کردووە و هیچ کاتێکی بۆ پێدانی تەواوی قەرزەکانیان دیاری نەکردووە. جوتیاران بۆ کڕینی کود و ئامێری کەشاوەرزی هەزینەیان کردووە و ئەبێ قەرزەکانیان پەرداخت بکەن. هەروەها چوونەسەرەوەی هەزینەکانی وەبەرهێنان بڕینی بەردەوامی کارەبا، نەبوونی ئاو و گرانی کود کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیان و معیشەتی ئەو چینە زەحمەتکێشە داناوە. وتنەوەی دروشم دژ بە حکوومەت لە مترۆی تاران. ڕۆژی چوارشەممە 1 گەلاوێژ کۆمەڵێک لە شارۆمەندانی نێو وێستگەکانی مترۆی عەلیاباد و خەزانە دژ بە ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. ناڕزایەتی بەرینی خەڵک لە سیستمی ناکارامەی حکوومەت گەیشتووەتە لووتکە و کارنەسانی کۆمەڵایەتی سەبارەت بە سەرهەڵدانێکی دیکە هۆشداریان بە دەوڵەت داوە. وتنەوەی دروشمی شەوانە لە تاران و لە نێو مترۆەکان نیشانەی ناڕزایەتی بەرینی خەڵک لە دەسەڵاتە و ئەگەر ئەو تووڕێی و نەفرەتە بێدەنگی شەقامەکان بشکێنێت هاوشێوەی شەپۆلێکی دەریا هەموو شتێک دەڕوخێنێت. ئاگرگرتنی سریاڵی لە ناوەندە حکوومەتیەکان و پڕۆپاگەندای ڕژیم. ڕۆژی چوارشەممە 1 گەلاوێژ ئاگر لە ناوەندی توێژینەوەی زانستی زانکۆی سەنعەتی ئەسفەهان کەوتەوە و بەرپرسانی حکوومەت وەکو هەمیشە پاساویان بۆ هێنایەوە. ڕووزانی ئەو ئاگرکەوتنەوە لە حاڵێکدایەکە لە چەند هەفتەی ڕابردوودا چەندین تەقینەوە و ئاگرگرتنی هاوشێوە لە پاڵاوگا، کارخانە، ناوەندە سەنعەتیەکان و یەکەکانی نیشتەجێبوون تۆمار کراوە. هەرچەند بەرپرسانی ڕژیم هۆکاری زۆربەی ئەو ڕووزاوانەیان بۆ تەقینەوەی گاز گەڕاندووەتەوە، بەڵام ڕۆژی ڕابردوو بەرپرسانی حکوومەت ڕایان گەیاند
ئەگەری هەیە دژبەرانی ڕژیم دەستیان تێدا بێت. دەست بەسەرکردنی پویا عەباسی لە شارستانی چۆرام. ڕۆژی دووشەممە 30 پوشبەر پویا عەباسی گەنجی تەمەن 19 ساڵی خەڵکی شارستانی چۆرام لە پارێزگای کاهگیلویە و بوێرەحمەد لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکرا. بەپێی زانیاریەکان هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی پویا عەباسی و ئەو گەنجەیان بە توند و تیژەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستووەتەوە. لە هەواڵێکی دیکەدا ئیدارەی ئیتڵاعاتی ئاستانەی ئەشرەفیە ژنێکی تەمەن 53 ساڵی بە تۆمەتی سووتاندنی دەرگای چوونە ژوورەوەی بۆنیات شەهید دەست بەسەر کردووە، بەڵام ناسناویە و شارۆمەندە بۆ ڕایگشتی ئاشکرا نەکراوە. هەروەها بەرپرسانی دەستگای قەزای ڕژیم ڕایانگەیاندووەکە لە دوای شەڕی ئێران و ئیسرائیل بەلانی کەم 2000 کەسیان دەست بەسەر کردووە و بەشێکی زۆریان ئازاد کراون. خۆپێشاندانی خەڵکی ئیسرائیل بۆ پشتیوانی لە خەڵکی لێقۆماوی غەزە. ڕۆژی چوارشەممە 1 گەلاوێژ هەزاران شارۆمەندی ئیسرائیلی دژ بە سەپاندنی گەمارۆ بەسەر خەڵکی لێقۆماوی غەزە و گیان بەخسکردنی دەیان منداڵ ڕژانە سەرشەقام و دژ بە دەوڵەتی نێتانیاهو خۆپێشاندانیان کرد. بە پێوە دیمەنانەی لە تۆڕەکۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە هەزاران شارۆمەندی فەلەستینی لە خان یونس بە دوای ئاو خۆراکدا سەرگەردان و یارمەتە مرۆیەکان وەڵامدەرەوەی ئەو جەمعیەتە زۆرە نییە. بەپێی ئاماری ڕێکخراوی مانگی سووری فەلەستین تا بە ئەمڕۆ 800 کەس لە کاتی وەرگرتنی یارمەتی مرۆیی لەلایەن سەربازانی ئیسرائیلەوە کوژراون و 101 کەس بەهۆی برسێتی گیانیان بەخت کردووەکە 80 کەسیان منداڵ بوون. هەروەها دەفتەری ڕۆژنەمەوانی فەلەستین ڕاگەیاندووەکە لە سەرەتای شەڕەوە تا بە ئەمڕۆ 231 هەواڵنێر لە هێرشەکانی ئیسرائیلدا گیانیان لەدەستاوە. دووە هەواڵ ڕێپێوانی کرێکارانی مەعدان لە بۆسنی و هێرزەگۆڤین. ڕۆژی چوارشەممە 1 گەلاوێژ سەدان کرێکاری مەعدان لە بۆسنی و هێرزەگۆڤین دژ بە کەمی هەغدەست و دۆخی خراپی پیشەیی خۆپێشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان 1000 کرێکاری مەعدان لە شاری سارایڤۆ ڕژاونەتە سەر شەقام و بە بەدەستەوە گرتنی پلاکارد و وستنەوەی دروشم، خوازیاری زیادکردنی هەغدەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و چاکسازی لە سیستمی خانەنشینی بوون. ناڕازیان ڕایانگەیاند بەڕێوەبەرانی شرکەتە مەعدەنیەکان بە ئەنقەس هەغدەستی کرێکاران دوا دەخەن و نەدانی هەغدەست لە کاتی خۆیدا ژیان و معیشەتی هەزاران کرێکاری مەعدەن و بنەماڵەکانیانی خستووەتە مەترسیەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.